کاکتۆر لە سەرتاوە کە کچ و کوڕ ئەوە تقریبا خەریکە یەک پێکیان هێنین لەخوا بەزابێ ڕازیمان کردوونە عەقدەکەمان بەستووە تەرتیباتە خەریکە ئەگەر خوا لە خێی دەرنەکات تووشیانەکەین و ئەبین بۆ ماڵێکی تازە و تەرتیباتی ئەگەر ژوور و هەیوانێکە ژێرزەمینێکە هەورەبانێکە ئینشاڵڵا بۆیان دابینەکەین ماوەتۆ سەرەوەی کە ئیتر هێوا شێواژ ماڵ ئەکڕن و ئەچنە ماڵی خۆیان لێرە من یەک خەلەلێک ئەبینم ئەویش ئەوەیە کە کچ و کوڕ خەڵک لیان تێکەدات کچ و کوڕ پێکەوە وەکو ئەڵێت بڕیان نادەن چی بکڕن دایک باوک بڕیار ئەدات خەسوو و غەزور بڕیار ئەدات دش بڕیار ئەدات خەڵکەکان بڕیار ئەدات کە من زۆر حاڵەتی وان بینیوە کە خەریب بۆ بگاتە جیابوونەوە لەبەرەوەی خوشکی کوڕەکەیان خوشکی کچەکە تەداخلی کردو ئەوەشی بۆ بکڕ ئەوەشی بۆ بکڕە کە ڕەنگە بینەر عەجیبی لێبێت ئەمە من نەوەسفی خۆمەکەم نەزەمی خۆمەکەم نەبڵێم وەڵام ماشەڵڵا ئێمە چەند متەقی و ئیمامی ڕەبانین کە ڕەنگە من لە سەرەتای ژیانمە هەندێ شتی خۆم کڕیبێت هی لەنگە بوو بێت یعنی گەر کانتۆرێکە گە دۆڵابێک گە سەلاجێکە چکە بە زەرورم نەزانی وەکو بەختیار یعنی لێت ناشارمەوە کە خێزانم دروست کرد خێزانم تەلەبە بوو و ئەمزانی بەرەبەرە بەرەو خوێندن و بەرەو دیراسات و بەرەو دەرەواچین چی پێویستەکە من کانتۆرێ بکڕم کانتۆرێک لە بیرمە ئێستش کانتۆرێکی گەورەم کڕی لە دارستاوکە کڕیم ننکم سەلاجێکی کۆنی داپێم وتێمە بالاتان بێت دایکم نازانم کەوانتەرێکی ئەمریکا هی متبەقی بۆ داپێمان و تەواو ئەمە ماڵەکەشمان بوو ئێستش ڕەنگە ماڵێکی زۆر خۆش و باش و چاکمانە بێت کەواتە لە مەسلەی دانیشتن پێکەوە و بڕیاردان چی بکرێت بۆ ماڵەکە کە جەناب زۆر لە بوارە دەروناسەکە ئەزانی کە چەند گرنگ و مویمەکە کچ و کوڕ پێکەوە قسە بکەن فەرقی هەیە لە چاو ئەوەی هەشت نوێک دووکە دووکیان لەگەڵا ئەکاو کوڕی داماویش هەمووی ملیۆنی 2 ملیۆنی بردووە بۆ بازار لەو دەقەشا شەبەکەی فولە ئەندرۆجینی فولە ئاوای لێ بکە وەکو ئەڵێت وەکوڵە لەوا چێدین نەبێت هەموو بڕیار بدات بەڵێت بە دڵنیاییەوە دوای بە کچەکەی ئەڕێژێت یان کچەکە بە کوڕەکەی ئەڕێژێت ئایا پێشنیار ناکەیت کە پێکەوە بڕیار بدەن و نێڕن چواردەور بڕیار بدا بۆیان خۆی بە مشکلی گەورە ئێستا ئەوەیە یان نازانی لەکوێوە دەست پێ بکرێت بۆ نمونە من شتێک لە خسپەتی جەنابتە باسەکەم وە کۆی کابراوەتی خەسەر و حوسێنن دوو کچی مەعاویە بوون گور خواردیانی یعنی نازانی چی چاکەی حەسەن و حوسێنە خەسەن و حوسێنیە جارێک دوو کەس نەبوون دوو کوڕ بوون هی عەلی نەبوون هی مەعاویە نەبوون هی عەلی بوون گورگنیانی خوارد شەهید کرا بۆ نمونە ئەم هەموو چی چاکرێ ئێمە ئەبێ جارە پێش هەموو شتێ دایک و باوکێکی تەندروستە بن دوای ئەوسا ئەبێ خوشک و برایەکی تەندروستە بن بیعنی بیریان لای ئەوە نەبێ کە بۆ نمونە تاعنکەن بیریان لەوە بێت چۆن کار ئاسانیان بۆکەن تا پێ بکەن